وا دابنین لە مانگەکە 20 میلیارد دیناری دەسەکەوێت کۆمپانیا نین خەڵک سزادرێت لە مانگەکە 20 میلیارد سەرەتا ئەم 20 میلیارە بێ چواردە بدرێ بە کۆمپانیاکە بەڵام خەڵک خۆ هەمومانەزانین کەس ئەدا لە کامێرای تیژڕەوی یا سزادە یەکسەر ناچێ پارەکە بدا تا سیارەت تەحویلەکە یەکفروشە بەڵام بەپێی عەقدەکە ئەبێ حکوومەت لە داهاتی ناوخۆ کە ئەڵێ داهاتی ناخواتە داهاتی سلێمانی ڕێک 4 میلیاری کۆمپانیاکە بدا واتە و کاتەم کامیرا بێ بەهۆی ئەوەی موچەی سلێمانی هێندەی تر خراپ ببێ طبعا کە ئەمە ئەڵێ کۆمپانیاکە ڕناوەسێتاوەکو مەسەلەن شۆفێر عەقدەکە وایە پارەکە بدا عەقدەکە وایە نەنە عەقدەکە وایە ئەڵێ حکوومەتە بێ بیدە حکوومەتە بێ بیدە واتە موچەی سلێمانی هۆنی تر خراپە بێت کە طبعا هەمیشە ئەڵێن کە سلێمانی مانجی ئایندە پرۆسەی دانانی لە هەولێریش دەست پێکات و دواتر لە هەردوو لا درراوە بە کۆمپانیا لە سلێمانی جێبەجێکرێت کەی لە سلێمانی ئیشی پێکەن کاگالی وەڵا لە قۆناغەکانی کۆتاییایە پێم وایە بە 2-3 مەرحەلە ئیشی پێکەن ناوشار مەرحەلەیەکە بۆ نمونە ڕێگەی دوکان مەرحەلەیەکە ئێمە ڕێگەی چەمچەماڵمان هەیە ڕێگەی هەتا کفریمان هەیە هەڵەبجە و سەیسایەق و پێنجێن و هەورامانمان هەیە ئەمانە هەمووی ئێستا هەمووی ئیشی تیاکرێت لە ئایندەیەکی مەرحەلەکەوێتە ئیش یعنی فکرەکەی من ئەوەیە تۆ کۆت معاشت پێ نادرێ هەرچی جادە و ڕێگاوبان و خەدەمات و پرۆژە و ئەمساڵ $1 لە سلێمانی بۆ کڕینی دەرمان خەرج نەکراوە نەخۆشخانەی هیوا بڕۆ بزانە چی بەسەر هاتووە تۆ بێی بەم وەزعەوە دەفعی پارەی کۆمپانیا بکەیت و ئەرێ وەڵا ساڵێک تر دوی تر سێی تر خەڵک پارەکە مەداتەوە پاشان ئەم کامیرانە تێک بچێت هەرچی لێ بێت ئەبێت لە داهاتی حکوومەت هێریم چاکی کاتەوە دیسان تەکی دەکەمەوە ئێسش نازانم حکمت لەوا چیە حکوومەت خۆت وەرە 50 کامیرە 40 کامیرە بە مەحدود و شوێنەکانیان دەبێت کامیرەی چاودێری کاک سەنگەر فەلسەفەکەی ئەمەیە بۆ کەمکردنەوەی حادیسە و تیژڕەویە نەکۆکردنەوەی پارە بۆ دەوڵەت هەر لە دنیاوە ئامانجی ئەمیشە چییە ئەوە نییە کۆکردنەوەی پارەیە قوربان زۆر بە قۆرخکاریش کراوە نە بە کێبڕکێ کراوە نە ئەعلان کراوە ئەعلانێکی گەورە و بانگەوازکە ئەسڵ دەبێت دەوڵەت بیکردایە ئەمە یعنی بە داهاتی من پێتەڵێم کاکە ئەمنەوە 8 کامیرەی بۆ نمونە سلێمانی چی بەسەر هات چی بەسەر هات ینی بەپێی بۆ دەداچوونی ئێوە ئەو کامێرانە کراوە بەڵێ یەکی بە 74 میلیۆن دینار کراوە بەشێکشی چووەتە مەخزن ێستا دیار نییە خۆ من پێتەڵێم لە 2016 داومە بەدادکە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت لە داهاتی هەولێر بەس بۆ هەولێر بای 10 میلیارد دینار کامیرە بکرێت و ڕێک و پێک و جادەکان و داهات بۆ حکوومەت بێ و سەری مانگ بە خەڵکیش بڵێ ئەوە بۆ تەکەمە شەقام و ڕێگاوبان و خەڵکیش لەبەر دڵی گران نەبێ یعنی بۆ هەولێر و دۆک بۆ یەک کۆمپانیا سلێمانی بۆ یەک کۆمپانیا ئەمە ڕێک دوو ئیدارەیەکەیە ئەمە ڕێک تەقسیمەکەیە ئەمە ڕێک شەراکەتی حزبیە ئەمە ڕێک بەتاڵکردنی گیرفانی خەڵکە یعنی تۆ بیر لە شەقام نەکەیتەوە بیر لە کامیرەی تیژڕەوی بکەیتەوە پاراڵە لە هەردووکی بکە جادەی باشە بێ کامیرەی تیژڕەوی هەبێ داهاتی کامیرەی تیژڕەویشە بێ بخرێتەوە شەقام بۆ خزمەتی خەڵک